بەناوی خی گەورە میهرەبان خۆشەویستان باسێکی کورتی نەخۆشی بەرزبوونەوەی فشاری خوێن واتە زەختان بۆ دەکەین. بەرزبوونەوەی فشاری خوێن یاخود نەخۆشی زەخت هەر کاتێک فشاری خوێنی مرۆڤی ئاسایی لە ڕێژەی ئاسایی بەرزتر بوو ئەوە دادەنرێ بە بەرزبوونەوەی فشاری خوێن و نەخۆشیەکی بڵاوە و خەڵکانێکی زۆر جیرۆدەی ئەم نەخۆشیە بوونە. ڕێژەی ئاسایی فشاری خوێن 140 لەسەر 90 واتە 14 لەسەر 9. هەر کاتێک ڕێژەکەی لەمە زیاتر بوو ئەوە بە بەرزبوونەوەی فشاری خوێن دادەنرێ. ئەم بەرزبوونەوەیە کاریگەری لەسەر جەستەی مرۆڤ دەبی بۆیە ئەوانەی کە ڕێژەی فشاری خوێنیان بەرزترە دەبی کۆنتترۆل بکرێ لە ڕێگای دەرمانەوە. بەرزبوونەوەی فشاری خوێن کاریگەرێکی زۆری لەسەر جەستە هەیە. یەکەکە لە هۆکارە سەرەکیەکانی جەڵتەی مێشک، جەڵتەی دڵ، پەککەوتنی دڵ، پەککەوتنی گورچیلا و هەروەها بێهێزبوون و بێهێزبوون و لە دەستدانی چاو یاخود بینینی چاو و هەروەها بەگشتی کاریگەری لەسەر هەموو جەستە هەیە لەبەرەوەی ئەو بەرزبوونەوەی فشاری خوێنە جەستە تەحملی ناکە و تەسیراتی خراپی لەسەر جەستە دەبێت. زەخت لە هەموو عمرێک احتیمالی هەیە بەڵام زیاتر لە گەورانە بە نەخۆشی گەوران ناسراوە ئەوانەی بە تایبەتی عمریان لە 40 بەسەرەوەیە وا باشترە 3 مانگ 6 مانگ جارێک فشاری خۆیان بپێون چونکە زۆربەی کات بەرزبوونەوەی فشاری خوێن بە تایبەتی لە قۆناغە سەرەتایەکانیە نیشانەیەکی ئەوهای نییە لەبەرەوەی نەخۆشەکە هەست پێ ناکە بە لەبەرەوە باشترە بیپێوێ هەتاوەکو زوو دەستنیشان بکرێ و زوو چارەسەر بکرێ و ڕێبگیرێ لە کاریگەریە لاوەکیەکانی. بەرزبوونەوەی فشاری خوێن دوو جۆرە چارەسەرمانەیە لە بۆ بەرزبوونەوەی فشاری خوێن. یەکەکیان دەرمانە ئەوی دیکەش لە ڕێگەی خواردنەوەیە. بەنسبەت خواردن ئەو خواردنانی کە تەسیری لەسەر بەرزبوونەوەی فشاری خوێنەیە خواردنی سوێری و چەوریە بە تایبەتی ئەو خواردنانی بڵین کە خوێی زۆرە یاخود چەوری زۆرە دەبێ ئەوەی کە بەرزبوونەوەی فشاری خوێنیانەیە لەم دوو جۆرە خواردنە دوور بکەون یاخود کەمی بکەنەوە. وهروەها جۆری دووەم لە بۆ چارەسەر دەرمانە جۆرەها دەرمانمان هەیە بۆ کۆنتترۆلکردنی فشاری خوێن. کۆنتترۆلکردنی فشاری خوێن کە نەخۆشەکە دەرمان وەردەگرێ زۆر جار ئەو نەخۆشە دەبینی حەبەکەی بڵێن چەند ساڵێکە و دەرمانە بەکاردێنێ بێ بەداواداوە چوون. ئەوەش تەبعاً کارێکی هەڵەیە چونکە زەخت شتێکی داینامیکە و بەرزنوزمی دەکا و لەوانەیە پاش فترەیەک ئەو دەرمانە کاریگەری نەما بێ فەوا باشترە بەداواداو چەند بکەن بۆ بەرزبوونەوەی فشاری خوێنەکان و چێکی بکەن و سەردانی پزیشکی خۆیان بکەن بەیناوبین 6 مانگ جارێک 3 مانگ 6 مانگ جارێک وەبی ئاگادار بن لە بەرزبوونەوەی فشاری خوێنیان ئایا لە کۆنتترۆڵە لە کۆنتترۆل نییە. خاڵێکی ترکە زۆر گرنگە بەنسبەت ئەو نەخۆشانە کە دەستکاریکردنی دەرمانە لە خۆیانەوە یاخود جۆرینی گۆڕینی جۆری دەرمانەکەیە ئەوەش تەبعاً کاریگەری لەسەر کۆنتترۆلکردنی نەخۆشەکەیان دەبی نابێت لە خۆیانەوە جۆری دەرمانەکان بگۆڕن چکە ئەمە جۆرەها دەرمانی زەختمانەیە شخص لە بۆ شخص دەگۆڕێ عمرەکەی تەسیر دەکا ڕەگەزەکەی تەسیر دەکات لە جۆری دەرمانەکە فەوا باشترە لە خۆیانەوە ئەو جۆری ئەو دەرمانانە نەگۆڕن. خاڵێکی تر ئەوەیە کە ئەوانەی کە با بڵێن نەخۆشی شەکریان هەیە و یاخود نەخۆشەکانی تریان هەیە نەخۆشی دڵیان هەیە لەگەڵ بەرزبوونەوەی فشاری خوێن ئەوانە تەبعاً پێویستیان بە کەمترین ڕێژەی زەخت هەیە کەواتە لە 14 لەسەر 9 دەبی کەمتریش بێ لەوانەیە ئەوان پێویست بی 11 بی 12 بێ لەسەر 8 فلەبەرەوە زۆر جارەیە نەخۆشە دەبینی خیاسی زەختی خۆی دەکا و دەڵێت مادام 14 لەسەر 9 باشە نەخێر ئەوانەی کە نەخۆشی دیکەی لەگەڵا دەبی زەختی کەمتر بێ لەو ڕێژەیە کە پێشتر باسمان کرد. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمودایەکان.